بە ناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم ئەم جاریان چوینە دەیەکی جیاوازتر لەوانی کە لە ڕابردوو بینیوتانە. خۆشەویستان ئەمڕۆ بەرنامەی ئاوادان بێ لە گوندی خەتێ گوندێکی خۆشە، هەم بە دار و بار، هەم بە دار و درەخت و هەم بە شاخ و داخیش دەورە دراوە. تەمەنایەوەکەین کە ئینشاءڵڵا ئەمڕۆ بەرنمەیەکی جیاوازتان پێشکەشکەین، جیاواز لەوەی کە لە ڕابردوو بینوتانە بۆ ئەوەی هەمیشە لە بەرنامەی ئاوادان بێ چێژ لە دیمانەکان ببینن. فەرمون پێکەوە ئەمڕۆ لە خەتەیە بین، نامەوێت باسی جوانەکانی خەتێتان بۆ بکەم، بەڵکو پێویستە دیمەنەکانی گوندی خەتێ ببینن بۆ ئەوەی خۆتان 2000 وەسفی خەتێ بکەن. فەرمون لەگەڵمان بن. چۆنی؟ باشی؟ دەستێ شوێ؟ دەستێ شوێ؟ دەستێ مەکتەبێ؟ لە پۆلی چەندی؟ لە پۆلی یەکی؟ دەرستان خوێنووە؟ چیتان خوێنووە؟ بیلکاری؟ ئەی کوردی؟ کوردیشتان خوێندووە؟ جانتاکە قورس نییە دەی؟ قورس نییە؟ ئەوەنی خەریکە بە دوایە قورسە؟ باشە. شتێکیشی با بەمێ باشە؟ ئەو جۆرکەی من بزانێت چیتە جۆرکەکەم دەی دانێکی هەڵگرە نابێ ئەوە پێشکەشتێکم نابێت دەینیکەی باشە؟ تۆ پێم بڵە سەرمات بوو؟ باش خۆت پێچاوەتەوە هەنیە لە مەکتەبێ زۆپاتان هەیە؟ لە مەکتەبێ زۆپاتان هەیە؟ نیتانە؟ ئەی سەرمان نابێت لەوێ؟ دەباشە دەبڕێ ئافرین. سەلام عەلەیکم، چۆنی؟ باشی؟ چاکی؟ ناوە چییە؟ ناو فەرهادە. فەرهاد چۆنی؟ باشی؟ لە مەکتەبێ لە چەندی؟ لە پۆلی 5. پۆلی 5؟ بەس مەکتەبێکە یا ئیشی ماڵەش دەکەی؟ لە مەکتەبێک شەکەم ئیشی ماریش. ئیشی مارە چی دەکەی؟ وڵای چێر. چێران دەبی چیایی و دانێنیەوە؟ هەرۆ لایەن بەم بەس نانینمەوە ئێواران بەخۆ دێنەوە. بەخۆ دێنەوە؟ برسیانە بێت توینوانە بێت چی وا دێنەوە؟ وەڵامە تێنیانە بیتیان یا وەختی دۆشینیان ئازانە مەکتەب خۆشە؟ هەرێوەڵە خراپ نییە؟ هەرێوەڵە. مەکتەبی ئێوە تا چەندی لێیە؟ وەڵا تا پۆلی 7. تا پۆلی 7؟ ئەی دوای ئەگەر کە چوونە پۆلی 8 و 9 ئەوانە بچنە باریسانێ؟ بالوکاوێ. بالوکاوێ. ئە باشە با هینێکیش بم بە تۆ ئەی تۆ شتێکمان پێشکەش ناکەی؟ لەوەلا هیچ نییە؟ هەرێوەڵە. لۆ فەرمالۆ دەی باشە دەبڕە فەرموو خواحافیز. خۆشەویستان ئەو کوڕ و کاڵ و گەنجانەی کە لەگەڵمان سەرمایان ئەمەوێ ئاگریان بۆ بکەمەوە هەچەنە گەڵا و دار و شتەکان ڕاستەکەی تەڕن چکە ئاوینگی لێیاوە ئەو سیخواری لەسەر باریوە هیوادارم ئاگەرەکەم نەجاحەت بێن و ئاگەرەکەم بۆ بکرێتەوە.
وەرە کاکە وەرە ئێرە ئەگەرەکە مەکوژێنەوە مەسە کاک مستەفاجان سەلام عەلیکم. سلام ورحمة الله بخير وسات ساو. سپاس دەکەین دەنگ و باسی گوندی خەتێ والله إذا كنت خطي وشكاورة قوتي ليرة أنا جيان أزاني كوا مرداريا زراعة رزو باغا أويا باخ و باخوات و شتەکانتان پێ دەعاملێنرێ ینی پێتان بەخێوە کرێ و سەرافەتیتان پێکرێ بري بين دعمل ديتو أجر هاي باخس اشتوانا أو دينو إيدكش زراعة اشتوانا كينو عجل داريش أو سبرا دعمل بخيو دكي لە هەندێک لە گوندەکان پارساڵ لەبەر وشکە ساڵی زرعاتیان شینایەتیان نەکرد هەرکوتیان دارەکانمان وشک نەبن درەختەکان وشک نەبن هەر ئاوەکە بەشی ئەوە ناکە خەتێ تۆ با بزانم ئاوی ماوە ئاوی باشە ليرش هرب همان شيو ليرانش بريم زراعتان كم كردو لبر باخس واشتوانا باخس كان قوتان باخس كان دعمل بينك شيناتيكا لبر شيناتيكا إلى سارك أزو باخس كان بس سار شتاء إرادة قنوه ئەو هینەی کە هەیە ئەو باخ و باخداری و ئاشەڵداری کە هەیە لێرە بەشی ئەوواکە کە ئینسان لێرە بمێنێت و لێرە بژی والله أزال لسر باخو باغداري مسألة باخو باغداري زاني كوا أجر رزقي درواني رزقي مباردك أجر للشيناتي وأجر لهنارة وأجر للتريه ولهرتي هي با بزانم خەتێت بەچی بەناوبانگە بە ترەکەی بە هەناری بە چوزانم بە چ شتێکە زۆر بەناوبانگ والله خاتي أزاني بس بناوبانغا خاتي لا روي زراعة ديالنا أنا مثلا میوەیەکی هەبێ مثلا شینایەتی شتێکی هەبێ کە زۆر پێوەی دیار بێ ینی بڵێن ئەوەی فڵان شتی خەتەیە والله خاتي بيش دعوة تري سرباري خاتي بناوبانغ بو يعني قلت لي سرباري خاتي سەرباری خەتێ مثلا ئەو الرزقاني ديمي ڕزی دێ هر سند هنار وشتوانا شهبو بريم بزيادر بتري سرباري خاتي بناوبانغ تۆ پێم بڵێ ئێستا بینم خانوەکەی جەنابەت هێشتا هەردارە سەرەوەی هەردارە پێم خۆشە بزانم لەبەر دەستکورتی و فەقیری ئەوەت پێ نەکراوە یا حەزت بۆ خۆت پێت خۆشە و ئاواژیانێکی باوا بڵێن سەحەتی خۆشترە نا لڕۆمی خۆی بە زیادی بی هەیتن خوا باشی ناردە بەس ئەوە جارە قسمەتەك هەر ئەوە بووەگەنە هەیتن لە ڕۆمی خۆی بە زیادی جار ئەوها دانیشتنی خانی خۆر وشتوانە تەبیعەت و باشترە ڕاستە ئەی بابزانم ئاژەڵ لە خەتی ئەوەنە ئاژەڵ هەیە کە سپیایی بەشی چکە ماشەڵا دەیەکی قەرەباڵ و هێنا ینی پێچێ خەڵکی زۆر لێدان بنیشێ و لە کاتی ئیسراحەت و ئەوانەشان لە ڕۆژی هەینی ئەوانە ڕەنگە خەڵکیی تریش لە هەولێر و لەوانەشەوە بێتەوە بابزانم سپیایی و شیر و ئەوانە بەشی گوندەکەی دەکا بەرێ مەرداری لێ هەنا لە خوارێ هەندشی لێ هەنا لێرەش یەک مار هەیەی لێرانە حیوان وشتوانە چێر وشتوانەی لێ هەنا هەتا لە خوارێ ئیدیش دێنە بن باشە کاک مستەفا ئەگەر سەرپشتکردکەن لەوەی دەڵێ لە خەتێ مێنیتەوەە خانووەکەت بدەنە لە شاری دەستیەوە شاریە حەزەکەی لە خەتە بمێنیتەوە والله زەوە دەگرێت و سەر ئارەزی خۆت ئینسان چێن دەری بەدرێ بلێن دەردادەنیشی تۆ پێم بڵێ بزانم خەتێت بەدڵێتەوە حەزەکەی کە لێرێ بەدڵ بەری بەدریتن لە بەرە زێبا و باپیرانە هەموو کەسێک زێبا و باپیرانی پێ خۆشتە ڕاستە ئەم خانوە بەدەستی خۆ دروستی کردویە بە چۆنەڵی با و باپیرانە نانە هەر باش گوند ئاوادانکردنەوە باش نوهەتەکان ئیدیکە چاکراوە کاک تۆفیقجان سەلام عەلیکوم السلام ورحمة الله با سەرەتا لەوە دەست پێ بکەم بزانم تۆ لە خەتێ مەشغوڵی چی بەێ بەخوازا پێشەشی بە خێراتتانەکەین دەست خۆشیتان لێکەین ئەو کەنانە بەڕێزەکە بە پیر خەچی فەقیر و هەژار و خێرخواز و گونخواز و برادۆست و ئیشالا ئێوە یەکێکە لە ئەرکەکانی شان مسلمانە خزمەتکاری نێوە بەێ دیاران گۆش گوندی خەتەوە ڕوو هەرژادیا هاتینا گوندی خەتێ ماشلا یەکەکە لە مەتقی خۆشناوەتی سەر بەنعی بالیسانەیە ئەتوانین برێن سێزدە گون هەمووی
کە ڕەمز و ناوبەرزکردنەوە و سەربیریان بە گوندی خەتێویە بەرام گوندی خەتێش بەوان گوندی خەتەیە باش بەێ باشە با بزانم تۆ بۆ خۆت مەشغوڵی چی لە خەتێ بە خدایزە ئەمیش بەخۆ توانم هەیە و مەژغوڵی باخسە و مارات و ئەو شتانێنە بە زۆری باشە لەوێ نووسرا بوو نەوتی سپی عێراقی کوتم ئەو چی وتیان وڵاو ئەو نەوتی دەفرۆشە وتم بزانم بەجلیکانی فرۆشەیە بە بەرمیل وڵی کاکە ئەمە ماشلاویان لێکردی ئاشن پێ نافرۆشێ بەریارێوە ناوڵانەکەنەوت خۆجیاوە بە ئەمە نەوت فرۆش باینە هەتا ئەو کوردستانیان بکرد بە هەشت ڕاستە تۆ بە دەبەی فرۆشی ئەوانیش بە تەنکەر و بە باخیرەوە ئەوان بە خدای ئەمە ئاگدارین هەر کەسی ئاگای لە مەتیقی خۆی ینی ئەو خەرکە زۆر لە ڕووی غاز لە ڕووینەوەت ئەنالینی ڕاستە کارەساتی شەڕوو لە دەحنی هەرێمەشی ئەو هاحنی ئەو خەرکە بەڕاستی ئەو باشە با بزانم کەک تۆفیق ئەی ئێرە داروبارێکی زۆری هەیە ئەی زۆپای داروانە ئیسفادە لە ناکەنیان شیوی بە داران لێ نانێن دارهینانیش مەمنوع حاحنی لێ ناگەڕێ لێ ناگەڕ بەرە ئیوەشیش ئەگەر ئەو خزمانە داخۆ جاران غاز و نفتۆشتوانە هەبوو ئاسانکاری هەبوو ئەلحان ئەو خزمانە هەبوو بە زۆری خانی سەبەنە نارەخسەیان ئەو خانیانە بکەنەوەی سەردەمی جارە بکەنەوە تەندور و ئاگری خانیە دیکە ئەوانەی کە خۆرە نەوتیش وەڵی ئەوە کە دەیبینن ئەوە نووسرا ئەوە کە چاون وێکەوی هەندێکی ئەمە پێی حات زەبین ئەهلێ نەوتی ئەوێ ئەوە هەموو دەرناچی هەم بە مەشناکڕی دەیخوای گەوەسە لەمە یەکم بەرم لە نەوتیان داینێ ئەوش تاوە نەبوو 200 لتر بوو 20 لتر قوستان بوو بەرمیلان و کڕناکردی یعنی ئەجە نازم ئاوی زمزمی بوو نازم خی گەورە سەلامەتان کار ماڵت لێرەیە لە مەرگالێ لەکەیەوە ماڵ هەروازە باشە لەکەیەوە ماڵت لێرێ دەمێکە لەمێژە تۆ لێرە لە دایک بووی بەری پێم بڵێ بەچیەوە مەشغوڵن چیتان ولا چنیاس ڕزن هەبوو ئەلحان ڕزا کۆر بووین و پێشان حەویان هەبوو مێگەل ئەندۆشت و ئەی باشە لێرە تەون و ئەو شتانەتان هەبوو ناوە لە چن نەبوو ئەی شیرێژ و کەرێ و نڤیشک و ئەمانەتان ئەوە ترس نەکرد پەنیر نەکرد و بەرا کۆری بۆ کۆر دەگەوت ئەوسا ئەو هەرا هەرای باش ئەی ئێستا بەچیەوە مەشغوڵی ئێستا هیچ ناکەی ناوە لە چیشیە فەقی ناوە لە فەقیرە چین پیاوەک ناوی سەقەتە بەخۆ هەروە بەچی کابراگوت بەتەما کوێ ئێستا بۆ کوێت ئەچکمارە خزمان بەچێمانە خزمان سەردانیەکەی سەردانیاکەم لە مەژەنە چێمە ئەو جارە کە سەردانیان نەکرد منداڵیان نەبوو یا شتێکیان نەبوو ئاوایە بووچیان دێنا سەردانیان نەکرد ئەرە وەلادا هەموو خزمن لە مەژی شەنەسی بە من گۆوا بێن کە چێ بچمە خوارەوەش لە بەلاخانە شڕم ئەمە حجرەی فەقیانی گوندی خەتێن و ئێستا دەبینن سەرگەرمی سعیکردنن ئەمە شێوازێکە لە سعیکردنی فەقێ واتە ئەو کاتی کە سعیەکە بەردەوام لە پیاسە و لە هاتو چۆکردنایە بۆی تەرکیزی زیاتر مەسەلەن بەهێز بێ و هەروەها تەرکیزی زیاتر لەسەر وانەکەی بێ ئەگەر من با لە تۆ بپرسم سەلام عەلەیکوم چۆنی باشی چی دەخوێنی ئێستا سعی لە چیەکەی فتح القەریب ئەتوانی شتێکم بۆ بخوێنی لەوەی کە سعیەکەی ئێستا سەرگەرمی چی ئەخوێنیت لە فتح القەریب گەشتویتە کوێ تارەتکردن لە تەهارەی
باشە ئەساوەی سائیلەکەی چییە؟ ئەدی ناسەکە توانی بۆم بخوێنیتەوە؟ فەصل فی لە باسی تارەتکردن شەرحەکەیم بۆ بڵێ. باسی تارەتکردن بە سێ شێواز دەکرێت. بڵێ شێوازەکانی یەکەم بە بەرد، دووەم بە ئاو، سێمیش بە بەرد و ئاو. باشە بەرد و ئاو. بەڵێ باشە یعنی ئەگەر ئاومان دەست نەکەوت ئەتوانین بە بەرد بکەین. بە بەرد بکەین. بەڵێ ئەی خۆڵ ئەگەر پرسی ئەمە پرسیارە خۆڵ نابێ وانە؟ باشە باسی نەکردو لە شەریحەتدا باسی نەکرد. لە شەر ئافرین دەست خۆش. ڕۆژانە چەند سەعات دەرسە خوێنیت؟ لە شەو ڕۆژ هەیە. باشە تۆ شەو ڕۆژ لێرە ئەمێنیتەوە یا دەچیتەوە ماڵێ؟ شەو ڕۆژ لێرە ئەمێنینەوە. باشە ماڵتان لە خەتێ یا لە گوندی دیکەوە هاتووی؟ لە ڕانیەوە ڕاهاتوومە. لە ڕانێەوە هاتووی. مانگی چەند ڕۆژە ڕۆیتەوە؟ مانگی بە چل ڕۆژێک جارێک ئەچمەوە. بە چ ڕۆژ جارێ؟ بەڵێ باشە ئەی زۆر پێت خۆشە کە لێرە لە خەتێ دەرسی فەقاهەتی خوێنی؟ لە خەتێ باشتر نابینیەوە. خەتێ زۆر باشە نیە؟ بەڵێ. مامۆستاکانیشتان باشن؟ بەڵێ. باشە سای خۆت بکە دەست خۆش. الناقة التي أتت عليها. قال الجوهري ألفه ليس للتأنيث ولا للإلحاق. تأثير نيات تنها أو يديتن جمع تصحيح أيشبه ألف تيا يارا قولة شي هي خلاف أو كمان مسألة ما مصاي ما أزانين كجندي خته هل لسرتاي ميجوي أوي كبيه وترم ميجوي جندي خته هەمیشە مەلازادە و ئەهلی علم و طالب العلم بوون. با بزانین لە ئێستا دۆخی فەقێ و مەسەلەی حوجرەی گوندی خەتێ چۆنە ئەگەر بکرێ بۆ من باسکەی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. براسي گوندی خەتێ هەر لە قەدیم و زەمانەوە وەکو باسەکرێت نزیکەی 500 ساڵ یعنی بە بەردەوامی لە علم و عولەما و مەدرسە و فەقێ دانەبڕێ هەتاکو ئێستاشی لەگەر دابی ئەلحەمدولیلا ئەو حزرەیەکەوە ئێستا ئەیبینن تازە کراوە خوا خێری خێرخوازان و بە تایبەتی مام حاجی حوسێن بنووسی بەڕاستی کەسە تا برێ لێ بڕەیە تقریبا نزیکەی ئەو پێم 5 مانگە ئیشی تێکرێ هەتاکو ئەو حزرەی شی وەها کرێە یعنی بڕواناکەم هەتاکو ئێستاش یعنی حزرەی خۆش هەبیتن لە کوردستانی ئەوانە ینی ئەلحەمدولیلا زۆر بە جوانی و بە مڕەتەبی کراوە. باشە با مەستا ببوورە با بزانین مەرحەلەیە قۆناغا ئەو تەرتیبەی ئێوە لە لاتانە ئێستا فەقەی ینی لە چ قۆناغێکە هەتانە ینی قۆناغی با بڵێن سەرەتایی مەسەلەن ئەو قۆناغی کۆتایی ئێوە تا کوێ دەیخوێنن؟ ئایا وەکو چۆن خوێندنی ئەکادمی بە پۆلە ئێوەش بە پۆلە یاخود ئێوە ئێوە بە وانە و دەرس و تایبەتمەندی خۆی هەیە؟ ئێستا ئەو مەدرسە کە نزیکەی 14 فەقی ئێستا کردنگەنا قەت حاوینێ 25 فەقی لێ بوو هەر یەکەو لە مەرحەلەیەک ئەی خوێنن ینی منهەجێکە هەر لە قەدیم زەمانەوە هەبووە و تایبەت بوو وانی لە ئەکادمی ئۆشتانە ناچێت ینی شێوازی خوێندنی حجرا ئەوەیە دوو کەسیە تەنها مامۆستا و تەلەبەیە کەسێکی هەبی سەماعکاتن لە غەیری دەرسی خۆی ئەوە داهانیشێ هەر یەکە و ڕۆژانە بۆ دەرسەشی ئەو علمانە خوێندرێن نەحوە سەرفە بەلاغەیە منتیقا هەر پێدا دەسی هەتاکو و ئوسول فیقا کۆتایی پێدەین ئێدا هەر یەکە و سەرەتا ئینسان دەست بە قورئانە کاتن قورئانی پیرۆز ختمە کاتن دوای ئەوە دەسەکە بە لۆغەت کتابێکی ئەحمەدی هەیە بەناوبانگە هە لە مەشهور و لە قەدیمەوە ناوی ئەحمەدیە گەورە زانای کورد شێخ معروفی نۆدێ کە لەو بۆ زانایی هەرێک گەورەی نووسیە کاک ئەحمەدی شێخ ئەوە منهەجە و لۆغەتە ڕەئسەرە عین ساوە فێرە سەرتا فێرە لۆغەتی ئەکە دوای ئەوە دەسەکە بە علمی سەرف بینا ئەخوێندرێ لەگە کتاب تەصیف زەنجانی دوای ئەوە دەسەکرێت بە خوێندنی علمی نەحو عوامیلین
دوای ئەوە ئاکرێت ئوجرومیە ئونموزەج هیدایە ئیزهار سەمەدیە کۆمەڵێک کتاب بخوێن هەتا ئاخیری ئەگەر بەوەی کەوا ملا جامی و بەهجەت المەرجی کە سووتی خۆمان پێ ئەرین دوای ئەوە دەست ئەکاتم بە خوێندنی علمی وەزع و واروها بەشێک لە بەلاغە کە ئیسیعارەی پێ ئەگوترێن علمی بەیان چکە بەلاغە بخۆی سێ بەشە بەیانەکەی خوێندرێ دوای ئەوە دەستەکرێت با خوێندنی کتابی کتوبی منطق هەر ئێستا ئەوەی کە مەشهورە ئەخوێندێ کتابەکانی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیسە لە میفتاح و وەرەقات و عەزیزە و عەبدوڵای یەزدی و غیری وانەش ئەخوێندێ بۆ نمونە هەتا شەرح شەمسی ئەوانە دوایەوە پێدا ئەچی علمی بەلاغە و شەرع عەقاید و ئاخری ئوسول فقه و کتابەکانی شێری دی لەگەڵ خوێندرێ وەکو میراث و علوم و حەدیث و خوا مەوفەقتان کە خوا مامۆستا ڕەنگە ئێستا بینەران پرسیار بکەن بڵێن باشە بۆ فەقێ لە کاتی کۆششکردنی خۆیان لە کاتی سعیکردنە بەس بە پێ و بە پیاسەکردنێکە چ حکمەتێکی تایە ئەم پیاسەکردن و هاتوچۆکردنە پێچێ ئینسان لە کاتی هەردابنیش تووشی مەلەل و بێتاقەتی بێ بۆ ئەوەی کەوا زۆر دائیمانیش وا یعنی ئەم بخۆ فەقێ بووە هەستەکە کە ئینسان ئەگەر بە هەستانەوە سعیب بکات ڕۆژنەوانە زیاتر تەرکیزەکەی باشترە لە بۆ لەبەرکردنی مەتنەکان و گێڕانەوەی مەتنەکان ڕاستەکەی مامۆستا هەر لە سەرەتاوە فەقێ شتێکی نەبووە و میری موچەیەکی بۆ بڕێتەوە یا مەسەلەن ئەو مزگەوتەی لێمێنێتەوە یاخۆت با بڵێن حوجرەیەکە لێوێت و بڵێ یارمەتێ درێت و یاخود شتێکی تایبەت بەخۆی هەیە زیاتر خەڵکی خێرخواز و ئەوانە ڕاستەکەی کاروباری فەقیعەتیان بەڕێخستووە لە گوندی خەتەی ئێستا ئەوە نزیکەی 14 تا 15 بڵێن فەقێتان هەیە مەسرفتان نەوێت شەو ڕۆژ لێرە ئەمێنەوە ئێوە چۆن بەڕێواچن وچی جەنابەت فەرموود ئەوەش هەر لە قەدیم زەمانەوە هاتۆ پێش هاڕات بەبوو ئێستا الحەمدولیلا شتەکان بخۆ ئامادەکرێن و ئەرزاق و ئەوەکان دەهێنرێن بە تایبەتی ئەمە بەڕاستی زۆر لێکە پێویستە باس لەکەن زۆر مەمنونی مام حاجی حوسێنی بەڕاستی ئەو یعنی هۆکارێکە لە بۆی کە لە هیچ شتێکمان پەک نەکەوتی و ئیشاڵە ناشکەوێ هەنی هەتا زۆر لێ بڕایە لە بۆ خزمەتی فەقیەکان باشترین شێوە وا قەنەعەتمە لە هیچ جێکیەوە مەسرفی فەقییان نەئەکرین ڕاستە کەواتە و توێتی کاکە ئێوە عیلمەکە بخوێنەوە ئایدی من نەبێت خی گەورە خوا عمری درێژکە ئینشاءڵڵا ئینشاءڵڵەوە سەدەقەیەکی جاریە چونکە ئەهلی عیلمن ئەمە عیلمیش بۆ خۆی نورێکی گەورەیە کە دەرێتن هەنی ئەمە خزمەتی فەقیەکەم بەڕاستی خزمەتەکە ئەوە نیە هەر قسەکە بێ عەمەلەکەی لە پێش قسەکردنەکەیتی ڕاستی قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. الحمد لله منشئ الخلق من عدم، ثم الصلاة على المختار في القدم. مولاي صل وسلم
تذكر جيران بذي سالمين مزجت دمعا جرى من مخلة بدمي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق خوشال لو دنيا يا نبي خۆشەویستان ڕەنگە زۆربەتان گوڵی نێرگەز بە بەهاری بزانین یاخود بڵێن گوڵێکی بەهاریە بەڵام ئێستا لە زستانە ئێمە لە خەتێ ئەم گوڵی نێرگزەمان بینیوە ئەم نێرگزەمان بینیوە کە بەو زستانە وە نەبێت لە ژوورەوەش ڕوابێ یا ڕوان بێتیان بەڵکو لە دەرەوەیە و لە حەوشەیە ڕێنراوە ئەوە تا نەک هەر گوڵەکە گوڵی نێرگز لە زستانە هەیە بەڵکو بۆنیشی هەیە کەواتە ئاوادان بێ خەتێ قوربان سەلام عەلەیکم مام حاجی با لە هینەوە دەست پێ بکەین لەم چیانەوە بزانین ناوی ئەم چیانەی دەوروبەری خەتێ ناویان چیە بە کوردی دەورەی گوندی برین ئەوە سۆری مێشە ئەوە گردا ئەوە کەرێتەیە ئەوە گردیلانە ئەوە دەورەی گوندی ئەوانی چای بەرامبەریشمان ئەو بەری ئەوێ هی کراو قاسمە ئەوێ شاخ سۆرە ئەوێ کەپچ عەمەداقەیە ئەو چای سەرشمان شۆپێ و سەرباری خەتێ مەشهورە بیستمە ترێ سەرباری خەتێ ترێکی چاکە وایە تری زۆر باشە هەرێ وڵی تری سەرباری خەتێ و کەڕەدیانی شەیە لێرە ئەوش زۆر تریان باشە مام حاجی گوزەرانی خەڵکی ئەم گوندەی لەسەر چییە پێشان بە زۆری لەسەر هەندێک خەرگ ماراتی هەبوو هەندێک بە زۆری تووتن بوو زیاتر لە هەموو شتی باخچە و شتی واشی هەبوو مەڕ و مارات شتیوە بەرە ئەو سەردەمای ئەلعان بە زۆری بە سووری ئەگەر ڕاستی برین زۆربەی زۆری خەرچی معاشەیە دوایی خەرچی دیش حینە نوچی جاران مەسەلە ئەو چۆم ئەوانە هەیە هەندێک ڕەزە و هەندێک باخسێ و تەماتێ و پیوازە و جا ئەو والیداتانەیە کە خەرک پێدەش بزانم خەڵکی خەتێ لەگەڵ سیلێ ڕەحم و بابەتە کۆمەڵایەتەکان چۆنە خزم و خۆش و هەروەها سەردان و بەیەکەوە هاوکاریکردن و تەبای و ئەوانیان زۆر باشن نەخوای بەزیادی ئەگە تو برێ زەمانە کەوای لێ هاتێ خەرک بێڕحمتر بووە بەنەمەڵای لە قەدەر خەرچیمە زۆر باشە خەرچیمە ئیتفاقا مەسەلە برێن خۆشنی ئەو ناوەی بینم بەس حیزب عیزبانێ هەر کەس لە خۆڕا کەسە قەیدینی بەس وەکو خزمایەتی بە شتێدی نادەن حەجیبا لە بیرم نەچێ خەتێ لۆغەت زۆرە لەسەر ئەوەی کە ناوەکەی لە چیەوە هاتووە بەس با لە تۆ بپرسم بۆ بە ئێراڵەن خەتێ بێرە دوو هۆی هەیە هۆیەک دەرێن گردەکەی لە خوارگوندی پاشایەکی لەسەر بووە قەدیم ناوی حمەر بۆ حمەری
هەن عدالەتی هەبوو گوتیان عمەری خەتاب خسوو چاکرێ بتە خەتی بەرام تاکیدێکی ئەوە حەشیرەتی مەئۆتە لە تەنشتن هەروتیانە ئەمەش خۆش ناوی خەتە چیان لێرە ڕاشێتە لەمە بەلاهێوە هەروتینە خەتە چیان ڕاکێشایە گۆتیتیان بە ئەو خەتە مابینن بی خەتێ بوویتە خەتێ خۆش ناوە بەلاهێوەژە هەروتینە مەم حاجی بە جەناب تەڵەن کەسێکی مشورخۆر و دڵسۆز بۆ بەرەو مزگەوت و حوجرە و فەقیان با بزانم دەزانم کە خەتێ مێژوێکی زۆر دوور و درێژی هەیە 1000 ساڵە ڕەنگە دێبێ بەڵام مێژوێکی 500 ساڵەیشی لە مەسائیلی مەلازادەی و عیلم و خوێنەواری و بابەتی حوجرە و ئەوانە هەیە چیت لەلایە ئەگەر بۆمان بڵێ ئەمن ئەوەی کە لە لامە هەندێک زۆر لە لامە بەرام بە کورتی قەنات ناکرێ هەر هەموو برێ بەرام ئەوەی لە لامە کتێبێکی مەلاپەتاعی خەتێ لە مەلای خەتی وەرجرا ئەویش لە قەدیم دەستخەت بوو تا ساری 1970 مەلا عەولا و فاتی کرد کتێبە ئەو کتابانە هەلێک نەوی بوو زە ئەوی وەرمگربی لە پیرەمیردا و لەوانە ئەوەی من هاگام لێبی لەس وەخت خۆی باب شێخ سولەیمان هەبووە لێرە مەرقەدی 500 سال پێشی ئێستەیە مەدرسەی هەبووە و مەلایەتی کردی ئۆزا لە کوڕان ناوەکان ناخوێنەوە درێژی ناکەمە تا دێتە مەلای خەتی ئەجا مەلای خەتی بابی شنای مەلا عەبدوڕەحمان بە لە میسرێ خوێندنیان تەواو کردیە میسر لەوێ داود پاشا هەبووە لە میسرێ دەگەروان تەلەبە بووە دەگە مەلا محەممەدی خەتی کە ئەرێن پاشای کەورە لە کمیری سۆران قەد ئەوە بووە ئەجا لەوێ دوای داود پاشا هاتیۆ بەغدایە بابی مردیان مەلای خەتیش برادری بوو لەوێ لێرە بردیتی کردە قازی خۆ دوای میری قازی بەغدایە زۆر قازی بوو لە بەغدایە دوای لێرە میری سۆران کە ئەو حکومەی وەرگرتو لە کوردستان هاتووە لە مەلای خەتی هات بۆ سەردانی خۆی گوتبی بێکنم ئەش گوت ببێ داود پاشا ئەمە نایە ئەو دا تەکلیف لە داود پاشای کرد ئەو دا ئیزنی داهات بووە قازی ئەوەی سۆران میری سۆران دا لێرە مەدرسەی دیکە ئیوی کە برایکی هەبوو ناوی مەلا محەممەد و مەرقەدی لێرەیە ئەوە مەدرسەی هەبووە دوایوی مەلا فەتاحی بوو کە کوڕی برازای مەلای خەتیە کوڕی مەلا مەحمودیە دوایوی مەسەلە برێ مامۆستا مەلا حەبدوڵڵا هەیە باپیری مەلا سادیقی مەلا گەوادینیوان ئەو هاتێرە لێرە کە ئەو مەدرسەی مەلا فەتاح هینا ئێرە خەرچی سوورسوورێ بوو ئەسلەن قدیم لە جێدی ڕادن بەس لە سوورسوورە هینای تێرە دوایە کە هاتی تێرە مەلا حەبدوڵڵاش دەگە مەلا فەتاحی مەدرسەکەیانە کردێت دوای مەلا حەبدوڵڵای کوڕی بۆ ناوی مەلا ئیبراهیم دوای مەلا ئیبراهیمی مامۆستا مەلا باهەدین کەمایە مامۆستا مەلا سادیقش بینێکی هەروە بەس مامۆستا مەلا عەلی نەیبووە ئەجا تا هاتە سەردەمی شێستەکان هەتا هەفتا و پێنجی پسانەوەی تێدا بوو لە بە شەڕ و شۆڕ و تۆپ و تیارە و شتیوە ئەوە لەوێ بەرام پاشەنجی لە 1992 مامۆستا عەبدوڵڵا هەیە لە قادیانە مەدرسە لە دوای ئەوشتۆی دوای مامۆستا محەممەدی بۆستچینی 1970 ئەم نەو حجرە کچکەی ئێرە دروستمان کردلۆی 6 ساران مەدرسە چاکی لێ بوو لە 12 فەقەیەکەم تری لێنە بەردەکە نان دیارە بێت دوای داپسانێکی دیکە تێ لە بەرچەند هۆیکی هەتا هەو ساریش لە خوای بە زیادبی ئەو سارەکە سار زۆری نەما تەواوبی مەدرسەمان هاتووە مامۆستا محەممەدی خەیلانی کە تازە قسەی کرد ئەوە مەلایکی چاکە و الحەمدولیلای مەدرسە شندایم لە دەوری 20 و دێتە خوارێ وە سەرەکەوی و ئەلعان عالیان چاردە تقریبی بوونی 16 فەقیلیە لێرەش مەسەلە مەدرسەکمان لۆ کردینە لە خوای بە زیادی جێ و ڕێکمان لۆ کردنە عزرێکی زۆر گەورەمان و زۆر خۆشمان لۆ کردن دێ ئەلحەمدولیلا کە تۆش هۆکارێک بوو بۆەوەی کە ئەلحەمدولیلا حوجرە و ژیانی فەقایەتی و ئەوانە بەردەوام بێ ئێستا ئەلحەمدولیلا وەکو دەبینین دیسان حوجرەکەتان بنیات ناوەتەوە و شکر بۆ خوا فەقێشتان ئەوجا خوا خێری هەموو خەرکەکەی بنووسی خەرچی گوندیشمان زۆر باشە خەرچی دەرێش خێرخواسەیە بەرامەکو سەرپەرشتی ئەمیش سەرپەرشتیانەکەم پێیان دەرێم خوێندن لەنگۆ خزمەتش لە من هەرچی قسووریشە لۆیان ناکەم بە پشتەوانی خودای بە هیمەتی خوددا و پێغەمبەران هەرچی قسوورە لێیان ناکەم لێ ناگەڕم هیچ نەوە قسیابێ بە پشتیوانی گوند و خێرخوازان و هەموو لایەکی بە ئی خۆشمان قسووری ناکەم ئەوانیش خوێندن
خێر بنووسێ کاک حاجیجان ئەوەش کەم نییە بەڕاستی مشت خواردن لە ژیانی فەقێ و چکە بەتەشید ژیانێکی قورسە تۆ دوێسا 12 فەقێ 14 فەقێ 15 فەقێ جار واگاتە 20 فەقێ ئەوەش زەحمەتیانەوێ و مەسرەفیانەوێ و ئیشیانەوێ و ڕاستەکە شوێنی مانەوەیانەوێ و فەقەیەکانیش هەمووی ئێ گوندی نینە مەسلە هەیە ئێستا ئی کەرکوچێ هەیە ئی ڕانیا هەیە ئی خەیلانیا هەیە زراریە هەیە گەردیا هەیە سوورتیا هەموویان لێنە ئەلعان گوندی خەتێ ئەزانین مێژووی جۆرا و جۆری هەیە ئەخۆت باوە بڵێن لە چەندان ڕەهەندی جیاوازەوە ئەم گوندە خزمەتی کردووە جەنابەت ئێستا یەکێکی لە قیاداتی سیاسی کۆمەڵی داگەری کوردستان و یەکێکی لەوانەیە کە لە ئەنجومەنی باڵایت پێم خۆشە بزانم گوندی خەتێ کە بە خۆشت یەکێکی لەوانەیە کە لە خەتێ لە دایک بوویت یاخود با بڵێن ماوەیەک لە خەتێ ژیاوی با بزانم خەتێ تا چەند بەشداری سیاسی کردووە و تا چەند کەسایەتی سیاسی تیا هەڵکەوتووە بڵێ بەناوی خی گەورە و میهرەبان بێگومان گوندی خەتێ بە حکمی مێژوویەکەی کە گوندێکە نزیک 1000 ساڵە هەیە لە ڕووی سیاسیەوە ڕۆڵ و کاریگەری لە پێگەی سیاسی و لە نێوەندی سیاسی زۆر بووە دوای ئەو گۆڕانکاریە کە لە عێراق کراوە بە ناوی ئەوەی کە کۆماری هاتۆتە سەر حکوم کە عەبدولکەریم قاسم لە 1958 کودەتای کرد ئەوە بوو سەردەمی مەلەچێت نەما ینی حرەکەت و کێشە و بێشەی لەو منتیقا هەبوو و دەستی پێکردووە بە تایبەتیش 61 کە شۆڕشی ئەیلول هەرگیرسایەوە تا دەگاتە ئەمڕۆ بەڕاستی ئەم گوندە لە کۆمەڵێک ڕۆوە بەشداری سیاسی هەبووە بۆ نمونە لە ڕووی ئاست و پۆستەوە تا ئێستا لە گوندەکەمان لە هەموو لایەنە سیاسیەکان خەڵکی قیادی و سیاسی و خوێندەوار و فەرماندەی سەربازی هەیە و هەڵکەوتووە و لە ڕووی تەدعیەدانیشەوە بەڕاستی قوربانی زۆری داوە خەڵک لە ڕابردوو لێرە لە هەموو شۆڕشەکان بەشداریان کردووە و قوربانیشیان داوە پێشمەرگە بوون گیراینا کوژدراینا بە تایبەتیش ئێمە وەکولایەنێکی ئیسلامی لە پێش ڕاپەڕین چەندانەیەکمان لە بڵێن لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی ئەو سادا بووین پێشمەرگە بووین دواتریش کە هاتینەوە پەیوەندیمان بە خەڵکی خۆمانوە کرد کە ماوەیەک هەر بزوتنەوە بوو ئێستا بۆتە کۆمەڵی دادگەری بە تاکید ئێستاش چەندان خەڵکی دانیسقا هەن کە سەر بە کۆمەڵی دادگەری بە شێوەیەکی گشتی ئەو گوندە قوربانی بێوێنەی داوە لە هەموو شۆڕشەکان و لە هەموو لایەنەکان بەشداری کردووە و لە هەموو لایەنەکانیش خەڵکی خاوەن پلە و پێگە هەڵکەوتووە بە تایبەتیش لە کۆمەڵی دادگەری و لە یەکێتی کە زیاتر خەڵکی قیادی و ئازبەرز و دیاریان تێدایە مامۆستا جەنابەت یەکێکی لەوانەیە کە پێدەگوترێ خەڵکی گوندی خەتێ و مامۆسایەکی ئاینیشیت حەزەکەم ئەو پرسیارە لێ بکەم لەسەر مەلای خەتێ هینێک هەیە ینی چیرۆکێک هەیە حەزەکەم پرسیاری ئەو چیرۆ بکەم ئەو چیرۆکە چییە ڕاستە ڕاست نییە چییە مەسەلا بسم الله الرحمن الرحیم سەرەتا خوا گەورە پاداشتاناتەوە بە خیرانەکی گەرم و گورتان دەکەین لۆ گوندەکەمان کە گوندی خەتێ بەناوبانگە و مەشهورە لە ناو گوندەکان و تاریخ و مێژوێکی دوور و درێژی هەیە بەنسبەت مەلای خەتێ ناوی مامۆستا مەلا محەممەدە ئەو پیاوەکی گەورە بووە ئەو پیاوە لە مسر خوێندیتی لە تورکیای خوێندیتی پۆستی هەبووە لە بەغدای پۆستی هەبووە ڕاوێژکاری وەکو مێژونوسان دەڵێن ڕاوێژکاری داود پاشا بووە دوایە لە بە گەورەی پیاوەکی دیبلۆماسیش بووە میرانی سۆران دەهێنیتەوە سۆران مشارەکەی پێدەکات لە دەوڵەتی ئیماراتی سۆران ئەو پیاوە گەورەیە دائیمەن ئەوانەیە کە گەورە نەبوختانیان بۆ دروست دەکرێت زا مێژونوسان دەڵێن ئەم بوختانە ئەم فتوایە ئەسڵ و ئەساسی نییە چونکە حتا ئێستا نەدەقی هەیە نەسەنەت کەواتە دەرێن مێژونوسان دەرێن ماداموەیە ئەسڵ و ئەساسی نییە بوختانە کە پێیان کردووە بە پێچەوانەوە بەرکو زۆر خزمەتی مەسئلەی کوردی کردیە بزانە ئەوە پاشای گەورە کە دەوڵەتی دروست کردیە هاتی یارمەتیدایە ئەوە گەورەتی نیشانەی ئەوەیەکەوە پیاوەکی دڵسۆز بووە دوایە کە ئیماراتەکە دەڕوخێ دێتەوە ئێرە کە سوکارەکانی پاشە دووبارە دێنەوە دوی دەرەندەی بێەوە ئەمە بێت و ناحاوێنەوە تەنانەت ئێستا گۆڕی پیرۆزم بارەچی هەلە ڕەواندسەیە
هیچ ئەسڵ و ئەساسی نیە و ئەو بختانەکە پێ دەکەن یەک لەوانەکەەوە زۆر دیفاعی لێ دەکەن مەسەلەن جەنای مامۆستا عەلی باپیر لە نووسینەکانی دیفاعی زۆر لێ دەکا و دەری ئەوە درۆیە دکتۆر کەمال مەزهەر و هەروە دکتۆر محەممەد گەزنەیی چەندین مێژ و نووسی بە ئینساف دەرێن ئەوە درۆی و بختانە پێی دەکەن بەرکو زۆر دەسوس بۆ کورد پێچەوانەوە مامۆستا ئەم دێ ئێمە ئازانی کە باوڵم باگراوندێکی قوڵی دینی و معریفەی ئاینی هەیە با بزانین ئەو سیلسیلەیە ئەو سولالەی مەلایەتی و مەلازادەیە تا ئێستا بەردەوامە یاخود بە جۆرە لە جۆرەکان کۆتایی هاتوو نەخێر هەتا ئێستا سوپاس بخوای پەروەردیگار هەر بەردەوامە هەلو معلوماتی جەنابتان ئەم کتێبەکەم نووسیە بە ناوی 47 زانا و بانخوازی گوندی خەتێ لەوانەیان 21 کەسیان ئێستا لە ژیانن 21 کەس 22 کەس ئێستا لە ژیان ماون کە ئیمام و خەتیبن و مامۆستانە و مزگەوتیان هەیە و بانخوازن 22 کەس و کۆمەڵێکیشیان لەوانە وەفاتیان کردووە ڕەحمەتی خۆیان لێبی کەەوە سولالەکە باس سولالەشت کرد ئەوەی کە دڕۆن و ئاشکرایە دیارە مەرقەدێکی لەسەرەوە پێدەگوتێ شێخ سولەیمان ئەو شێخ سولەیمانە وەکو دەرەن یەکەم کەس بۆ لە خەتێ کە مێژوەکەی دیارە لەوێ مەدرسە و حوزرەی دانایە ئەو پیاوەش کوڕی پیرەباوە ئێستا مەرقەدەکەی لە گرت کوڕستانە ئەوانیش پێشتر و پێشووتر لە ئێرانی ڕاهاتوونە کەواتە ئەو سولالە هەر بەردەوامە الحەمدوللا بە زیاتر مامۆستایانی ئاینی گوندی خەتێ زیاتر کەتینە شاری هەولێر ئێستا لەوێ نەرێ سوپاس بخوای پەروەردیگار چەند کەسیان مەسەلەن بۆ نمونە لە لژنەی باڵای فتوانە مەسەلەن بۆ نمونە لە لژنەکانی دیکەرە بۆ نمونە مامۆستا بەهادین مامۆستا مەلا عەلی مامۆستا مەلا سادق ئەوانە لە لژنەی فتوانە عالمی گەورەنە چەندین کەس لەسەر دەستی ئەوانە ئیجازەی عیلمیان وەرگرتیە کەم فەقێ و مامۆستای ئاینی هەیە لە هەرێمی کوردستان لەسەر دەستی ئەو مامۆستایانە سودمەند بووین. کاک مەجید من ئەمە پرسیارێکت لێ بکەم خەتێ مێژوویەکی قوڵی هەیە مێژوەکانی لە چەندان ڕوانگە و بەئاوا بڵێن ئاڕاستەی جیاوازە با بزانم وەختی خۆی لێرە بەعز چی بەبوون دەکرد ئایا مەسەرم بۆ منە چکەم ئەزانم پێشمەرگە لێرە نەبراوە و بە جۆرە لە جۆرەکان دایمە سەرکردایەتی حیزبەکان لێرە بووە و کەسایەتی سیاسی کەسایەتی عسکەری تیا مەسەلەن تیا بووە با بزانم بەرکیمیا کەوتووە تۆباران کراوە سووتێنراوە چی بەسەر خەتە هاتووە وەختی خۆی و تۆباران و تیارە بەڕاستی بە بەردەوامی شەو ڕۆژ ئەمە بردومان کراینە لێرانە تیارە هاتیتە سەرمان ڕەنگە تۆپی دوور هاوێژ هاویشترا لێرانە شەهیدماندا شەهیدمان هەیە بە تیاڕی شەهیدمان هەیە بە تۆباران شەهیدی سەنگەری پێشمەرگاتی ئەوانشمان هەیە ئیدی وەکو تەرحیل و ئەنفال و ئەوانش تەبعەن ئەمە تەرحیل کراینە ئەنفال کراینە چیمیاباران کراینە بەڵێ لێرانە ئەمە چەند شەهیدماندا گوندی خەتێک کە چیمیاباران کرا دوو جاریش چیمیای لێدا نەکرد جارێکیان بەڕاستی شەهیدیشماندا و کە ئیدی هەتا ئەو ساتەش خەڵک هەر بەورێ و هەر ئامادەیە گیان لە سەردەست بیتن لە دژی نەیارەکانی کاک بەجید من ئەزانم چۆن باوە بڵێن مێژوێکی دێرینی دینداری لێرە هەیە و ئێرە مەلازادەیە و دایمە مەدرسە و فەقێ و حوجرەی لێ نەبراوە با بزانم لە ڕوانگەکەی تر واتە لە ڕوانگەی ڕۆشنبیری و هەروەها لە بواری ئەکادمی و ئەوانەیە گوندی خەتێ
کەسایەتی ئاوا بڵێن دیار و بەرچاوی هەن لە ڕوانگانەشەوە. بەڵێ لە دێر زمانەوە تەبعاً هەروەکو بە خۆتان معلوماتان هەیە ئێرانە حوزرەی فەقیانی بە بەردەوامی لێبوو هەتا ئێستاش ئەو دەقەش کە من قسە دەکەم لەگەر جەنابەت حوزرەی فەقییانمان هەیە چەند فەقێ لێرانە مامۆستاکان دەرسیان پێدەن و لە گوندەکان و لە شوێنەکان و لێرانش ڕادێ لە گوندی خۆشمان هەیە ئەوانە دەرسە خوێنن لێرانە لە ڕووی ئەوانەی خەڵکی ڕۆشنبیر و مسەقەف وانەش ئێمە بەهایقەت خەڵکی ڕۆشنبیر و مسەقەفمان زۆرە ینی مەسەرن بۆ نمونێ ئێستا با بڕین ئەمە تقریبا دەوری 35 دکتۆرمان هەیە بە دکتۆر و بە مامۆستای زانکۆی ئەوە بەڕێ بە دکتۆر و مامۆستای زانکۆی ئەوانەمان زۆرە لێرانە و لە ڕووی مەلاش ئەوانەی کە ئێستا لە حیات داماون 23 مەلای ئاینشمان هەیە و کە هەمووشیان ئیمام و خەتیبن لە مزگەوتەکان هەر مزگەوتەکە و ئێستاکە کاتەکە ئەوەندە نییە ئەگەرنە هەموو ناوەکانشم لە هەمووشیان هەریەکە و لە چ مزگەوتێکیشەوە ئی دکتۆرەکانیش هەریەکە و اختصاسیان چیە ئەوانشم لە کاک مەجید بابزانم بابێنەوە سەر گوندەکە گوندەکە کاوە سیرێکی ماشەڵڵا گوندێکی زۆر جوانە بابزانین گوندەکە ڕوو لە ئاوەدانیە ڕوو لە چۆڵیە بابزانین خەڵک دڵی خۆشە بۆی کە لێرە ئەژی ئێستا جەنابەت بۆ خۆت هەر لێرە بەدایمی ئەژی خەڵک ئەمانە کە ئێمەی بینین ئەم ماڵانە لەنا ئەم گوندانەیە هەر نیشتەجێی ئێرەن یاخۆت لە شار و ئەوانن و بنێویان لێرێ و جارجار دێنەوە پێم خۆشە بزانم ینی لە ڕووی ئاوەدانیەوە چۆن بەڵێ گوندی خەتێ هەروەکو جەنابەت بە خۆت بە چاوی خۆت دەبینی ئێستا گوندەکە مەسایف هەرکەوتووە گوندێکی زۆر درگر و خۆشە گوندە خنجیلانەکەی خەتێ بەڕاستی گوندەکی پڕکانی و ئاویشە ئەلحەمدولیلا و لە بەنسبەت ماڵەکان و ئاوەدانی و ئەوانەش هەروەکو بە خۆت دەبینی تقریبا ئێستا دەوری 80 ماڕێک شتێکی ئەو هایلەیە بەڵام زۆریشیان هەنە لە شاری لێرانە وەکو مەزرعیان دروست کردە ئەوانیش لێرانە هەموو شۆ دەکەن لێرە لە بۆ شاری هاتوچۆ دەکەن پرسیاری ئەوەش بکەم ئەم دەیە کە ئەوە سیرەکەی چەند قەبرستانێکی کۆنیشی تیابینی بابزانم ینی چاک و ئەوی کە پێگوترێ شخص و ئەوانە چەند شخص و ئەوانەی لێ وەڵی جا قەبرستانی گەلک زۆر لێە بەڵام ئەوانەی کە زۆر بەرچاو و دیارن قەبرستانی شخص لەو بەریە لە لای باوسوی پێگوترێ شێخ سێمانیش کە باپیرە گەورەی ئێمەیە ئەوە لە لای کانی ئەسماندارێ کە پێم وایە ڕەنگە سەردانی وێندەرشتان بکردبی وە شێخۆمەریش لێرانە ئەوە شێخۆمەرش لە پشماڵیمە و هەلێرە لە نزیکەم هەیە ئەوانە هەمویان قەبرستانە قەبرستانی کۆنی گەلک زۆر لێیە بەڵام هەیە مەسەڵەن کاتی خۆی کە ڕەنگە ئەمن ناوەکانیان نەزانم بەڵام ئەوانەی کە ئێستا زۆر بەرچاون ئەوانە دیارن کاک مەجید تابلۆیەکم لە ژوورەکەی ئەوە بینی تابلۆکە زیاتر لە 6 ڕسمی تایە ڕسمەکانیش هەمووی کۆنن ڕاستەی تازەشی تایە بەڵام ڕسمەکان زۆرینیان کۆنن حەزەکەم لەسەر ئەو تابلۆش قسەمان بۆ بکەی ئەو تابلۆی چییە و ئەو ڕسمانت بۆ هەڵگرتووە ئەمە وەکو هیوایەتەکە یاخود ئەمانە هەرێکان مێژوێکیانێ ئەمانە تەبعاً ئەمن وەکو مێژوو ئەوانە من نەنووسیتەوە بەڵام هەریەکە و مێژوەکی خۆی هەیە بە تاکید ئەوە وەکو مێژوێکشە بۆ خۆم وەکو وەفایەک ئەوانە هەمویان خەڵکی گوندی خەتێنە خەڵکی خۆشەویست و محبوب بوونێ لای من بەبێ فەرقە و جیاوازی ئەمن ئەو تابلۆم کۆ کردیتەوە و ئینشاڵە لە ئایندەدا تابلۆشی دیکەش ڕەنگە زۆر ڕسمی دیشم لە ئەوانش تابلۆکی دیکەش لەو جۆرەی هەرواسم جا هەر وەکو زەوق نییە ئەوە بەڵام وەکو وەفایەکە بۆ ئەو مردووانە کە بۆ یادگاری بمینێتن لۆ نەوەکانمان کە ئەوانە بزر نەبن ئەگەر پرسیار بکەم بزانم کۆنترین ڕسم کە لەو تابلۆی تو هەبێ یا لە لای تۆ هەبێ مێژۆکەی گەڕێتەوە بۆ چەند ساڵ لەمەوبەر واللهی مامۆستا نازانم بڵێم ئێستا مامۆستا مەلا حەولا تقریبا لە هەمویان بە تەمەنترە لەگە مام حاجی ئەحمەدی گەورەی پێئەرێن ئەوانە هەردووچیان زۆر بە تەمەن بەڵام نازانم تاریخەکەی بزەبت لە یادم بێ ئەوانە لە تاریخێک ئەمری خوان کردووە بەڵام بە تەمەنن زۆر تقریبا ڕەنگە بۆ 100 ساڵ هەر پێم وایە مەمچینە
هەتا ئێستا لەو کاتێککە لەدایک بووە هۆردشان لۆ تەمەنی 135 سار ئەڕۆن بە زیندێتی و مردێتی. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی خەتێ کۆتاییمان بە بەرنامەی ئەمجارە هێنا تاکو بە گەشتنەوەیکی دیکە لە بەرنامەی ئاوادان بێ و لە دەڤەر و گوندێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.